نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. سوورەتی عەبەسە. بەشێکی تری باسەکەمان سوورەتی عەبەسەیە. لە یەکەم ڕوانیندا وا دەردەکەوێت کە سوورەتی عەبەسە ئاگادارکردنەوەیە کە بۆ سەروەرمان و گلەیی لێ دەکات. بەر لەوەی بچینە نێوشیکاری بابەتەکەوە پێمان باشە لەو ڕوەوە کە لای هەمووان زانراوە ئەو بەسەر هاتە بژێڕینەوە کە بۆتە هۆکاری دابەزینی ئاەتەکە. پاشانیش بە سەرنج ڕاکێشان بۆ لای ئەو واتایانەی کە ئاەتەکە ئاماژەیان بۆ دەکات پیشانی بدەین کە چۆن لە بابەتێکدا کە دەویسترێت مەعسوومیەتی پێغەمبەری پێشەوامانی پێلەکەدار بکرێت مەعسوومیەتەکەی هەروەک خۆری ناوجەرگەی ئاسمان دەدرەوشێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ گەورە پیاوانی قوڕەیش وەک عوتبە و ئەبوو جەهل دانیشت بوو بانگەوازی ئیسلامی پێڕادەگەیاندن. ڕێک لەو کاتەدا کە هەموو سەرنجی خۆیدا بۆ بابەتەکە و شتانێکی بۆ باز دەکردن عەبدوڵڵای کوڕی مەکتوم ڕەزای خوای لێبێ کە نابینا بوو خۆی کرد بە ژووردا و بە پێغەمبەری خوای گوت ئەرشەدنی یا ڕەسوول الله، ئەی پێغەمبەری خوا ڕێنموێنیم بکە. پاش ئەوەی چەند جارێک ئەم وتەیەی دووبارە کردەوە پێغەمبەری خوا ڕووی گرژ کرد و پشتی تێکرد. پاشان چووەوە سەر ئەو بابەتەی کە کەمێک پێشتر قسەی لەسەر دەکرد. جاییتر ئەو چەند دێڕەی سەرەوە پوختەی ئەو هۆکاری دابەزینەیە کە بە شێوەیەکی گشتی لەم بارەیەوە باز دەکرێت. ئەگەر بێت و بابەتەکە بە دەوری ئەم تەوەرە تێڕوانی نەدا تاوتوێ بکەین ئەوا دەڵێین خۆ ئەگەر ئەو هاوڵەی کە هات نابیناش نەبوایە و ڕۆشنایی لە چاوانیدا هەبوایە دیسانەوە ئەم هەڵسوکەوتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەدەبووە تەوەری ئاگادارکردنەوەی ئیلاهی. بەڵام لەبەر ئەوەی کەسی هاتوو نابینا بوو بۆیە دەبوایە سەروەریشمان چاوپۆشی لێ بکردایە. هەر بۆیە ڕووگرشکردن و ڕوووەرجێڕان بووە مای ئاگادارکردنەوەکە. ئەمە ئەو حکمەیە کە لەم ڕوانینە ڕواڵەت بینیەوە پێی دەگەین. خۆ ئەگەر کەمێک بە چاوی وردبینیەوە لە ئاەتەکە بکۆڵینەوە ئەوا ڕووەکەی تری حەقیقەتیش دەردەکەوێت و تێدەگەین کە چەندە پەلەکراوە لەو بڕیارەی پێشوودا. سەرەتا پێویستە ئەوە بزانین کە هەموو کۆڕ و مەجلیسێک هەر یەکە و بە گوێرەی خۆی شێواز و ئادابی تایبەت بەخۆی هەیە. بەم پێیە نابێت چوونە حزور و سەردانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتی وەسسەلام وەک چوونە سەردانی هەر کەسێکی تری ئاسایی بێت و هەستان و دانیشتنیش وەک هەستان و دانیشتن بێ لە تەک هەر کەسێکی دیکەدا. ئەوە تا دەبینین لە زۆرێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆزیشدا ئادابی ئەم سەردان و چوونە حزورە فێری موسڵمانان کراوە. چ کاتێک سەردانی پێغەمبەری خوا دەکرێت چەندێک لە خزمەتیدا دەمێنرێتەوە. ئاستی دەنگ و شێوازی قسەکردن دەبێت چۆن بێت. هەموو ئەمانە لەلایەن خوای گەورە خۆیەوە فێری باوەڕداران دەکرا. لە پاش ئەنجامدانی عەقدی حزور هەمان شت بەسەر ئادابی چوونە حزوری خوای گەورەشدا دەچەسبێت. تێنەپەڕین بە بەردەم کەسێکدا کە نوێژ دەکات نمونەیەکی جوانی ئەمەیە. کاتێک باوەڕدارێک لە حزوری خوای باڵادەستدا دەوەستێت بۆ نوێژ گەر بێت و کەسێکی تر ئەو حزورە تێک بدات و بە بەردەمیدا بڕوات ئەوە بە گوێرەی مەذهەبی حەنەفی ئەو کەسە ئاگادار دەکرێتەوە. بە گوێرەی هەندێک لە مەذهەبەکانی تریش هەوڵ دەدرێت ڕێگە بە تێپەڕبوونی نەدرێت. تەنانەت ئەگەر ئەو کەسە هەر سوور بوو لەسەر ئەوەی کە تێبپەڕێت ڕێگە درراوە مستێکیش لە سنگی بدرێت. ئاخر نوێش خوێن لە حزوری سوڵتانی سوڵتاناندایە و لەگەڵ ئەو زاتەدا لە ئاخاوتندایە. جا ئەگەر چوونە نێوان دوو کەسەوە کە لە ئاخاوتندا بن بەکارێکی پێچەوانەی ئەدەب هەژمار بکرێت دەیئیتر ئێوە خۆتان داوەری بکەن کە چ کارێکی پێچەوانەی ئەدەبە گەر بچیتە نێوان بەندە و پەروەردگاریەوە. هەر لەبەر ئەم خاڵەیە کە پێغەمبەری سەروەرمان دەفەرمێت ئەو کەسەی بە بەردەم نوێش خوێنێکدا دەڕوات ئەگەر بیزانیایە چ تاوانێکی ئەنجام داوە ئەوە 40 ساڵ چاوەڕێی دەکرد و بە بەردەمی ئەو کەسەدا تێنە دەپەڕی. هەروەک چۆن ئامادەبوون لە حزوری سوڵتانی سوڵتانەکان خوای باڵادەستدا ڕێسا و ئادابی خۆی هەیە، هەر بەو جۆرە ئامادەبوون لە حزوری یاوەری ئەو سوڵتانەشدا ڕێسای تایبەتی خۆی هەیە. جا ئایا سەروەرمان لەو کاتەدا سەرقاڵی چی بوو؟ لە هەوڵی خاڵیکردنەوەی ئیلهامەکانی دەرونی دابوو بە نێو ویژدانی دوو کەسی دڵڕەقدا ئەوێک کە تا بڵێ لە بابەتی هیدایەتی مرۆڤەکاندا بەپەرۆش بوو. کاتێک قورئانی پیرۆز لەم بابەتەدا باسی ئەوەمان بۆ دەکا دەستەواژەی خۆت مەکوژە بەکار دەهێنێت. بەڵێ وابوو کە کەسێکی بێ ئیمانی دەبینی بە جۆرێک دڵتەنگ و غەمگین دەبوو وەخت بوو وەک مۆم بتوێتەوە. ئیدی ڕێک لەو کاتەدا کە لە کەشێکی ئاوەهادا سەرگەرمی و توێژە یەکێک دێت و خۆی دەکات بە قسەدا و دۆخەکە بارگاوی دەکات و بابەتەکە پەر دەکات و دەبێتە مای تێکدانی ڕەوتی دیدارەکە. خۆ ئەگەر ئەو کەسە
پاساوێکی ڕەوەی هەبوو بێت لەبەر ئەوەی کە نابینایە ئەوە سەروەرمان لە حاڵێکدا کە ئەگەر ڕووشی گرش کردبێت و پشتیشی تێکردبێت دەڵێم ئەگەر وابێت بەلایانی کەمەوە 10 پاساوی ڕەوای هەبووە کەوا بێ بە هەڵەدانانی ڕەفتارێکی لەم جۆرە لەوەها زەمینەیەکی ڕەوادا مەبەستمان لەوانەیە کە دەیانەوێت لەم ڕێگەیەوە تانەوتە شەر لە پێغەمبەری خوا بدەن نەک هەر هەڵەیە بەڵکو ڕەزاگرانترین هەڵەیە. جا ئەگەر ڕووداوەکە بەم شێوەیە ڕوویدا بێت ئەوە وەڵام و چارەسەرەکەی ئەمەیە ماوەتەوە بڵێن لە دوێنێەوە تا ئەمڕۆ ئەم ڕووداوە لە هیچ کام لەو سەرچاوە باوەڕ پێکراوانەی فەرمودەدا کە لە بەردەستماندان وەک بوخاری و موسلیم و تیرمیذی و ئەبوو داود و نەسائی و ئیبن ماجە و موسنەدی ئەحمەدی کوڕی حەنبەل و مستەدرەکی حاکم بەو شێوەیە باز نەکراوە کە لە تەفسیرەکاندا باس کراوە و سیناریۆی بۆ داڕێژراوە. یەک لە قارەمانەکانی ئەو سیناریۆیی لە تەفسیرەکاندا هاتووە سەروەرمان و ئەوی تریشیان ئیبن مەکتومە. دوو ڕۆڵبینی لاوەچیش هەن ئەبوو جەهل و عوتبە. ئەمە لە حاڵێکدا کە تەفسیر نووسە لێکۆڵەرەوەکان سەبارەت بە ناسنامەی ئەو کەسەی هاتوۆتە خزمەتی پێغەمبەری خوا چەندین ناوی جۆرا و جۆریان هێناوە. تەنانەت هێشتا ئەوە ژێگلایی نەبووتەوە کە ئایا ئەو کەسەی هاتووە هەر لە ڕاستیدا نابینا بۆ یاخود ئەمە مەجازێکە. بۆیە وا پێویست دەکا بازنەی بۆ چوونەکان بەکراوەی جێبهێڵین. هەر بە بۆنەی ئەم ڕووداوە جگە لە ئیبن مەکتوم ڕەزای خوای لێبێ باز لە 7 کەسی تریش دەکرێت کە تێکڕا دەبنە 8 کەس. لەم نێوەندەشدا هیچ هۆکارێک لە بەردەستدان یەکە تای پەسەنددان بەلای ئیبن مەکتومدا پارسەنگ بکات یاخود وا بکات کە بە ناچاری ئەو بخرێتە ئەو شوێنەوە. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو جار ئەم هاوڵە پایە بەرزەی کە لە یەکەمین دەستەی موسڵمانانە لە شوێنی خۆی لە مەدینە وەک جێگرداناوە. ئەگەرێکی بەهێزی شەیە کە لە قادسێدا شەهید بوو بێ. ئەمە سەرباری ئەوەی کە لەسەری دایکە خەدیجەمانەوە ڕزای خوای لێبێ خزمایەتێکیشی لەگەڵ سەروەرماندا هەبوو. بەڵێ ئیبن مەکتوم کوڕی خاڵی دایکە خەدیجەمان بوو لەبەر ئەوە ئامادەبوونی وەک بێگانە تەماشا بکرێت یاخود دەوروبەرەکەی پێی قەڵز ببێت. اینجا مادەم سەرباری نابینایەکەشی وەکالەتی پێغەمبەری خوای گرتوێتە دەست کەواتە کەسێک کە هەستان و دانیشتنی خۆی دەزانێت بۆیە دەبێت ئیبن مەکتوم ڕزای خوای لێبێت کۆتایی ناو بێت لە نێو ناوەکانی تردا کە خەیاڵمان بەلادا بچێت. چێ دەزانێت لەوانەشە ئەو نابینایە یەکێک بوو بێت لە منافقەکان و پێغەمبەری خوش ئاگاداری نیفاقەکەی بوو بێت. اینجا لەبەر ئەوەی دڵسۆز نەبووە لە داواکردنی ئیرشاددا و ڕێگریشی کردووە لە ئیرشادێک کە لەو کاتەدا بەڕێوە دەچوو بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەموچاوی داوە بە یەکدا و ڕووی لێوەرجێڕاوە. ئەمەش خۆی لە خۆیدا تا بڵێ ڕەفتارێکی ئاساییە. لەگەڵ ئەوەشدا کاتێک گوزارش لەو بۆچوونە دەکەین بەو چاوەوە تەماشای ڕووداوەکە ناکەین کە کت و مد ئاوە هەڕوویدا بێت بەڵکو بانگەشەی شتێکی لەو جۆرە ناکەین. بە هەر حاڵ لە ڕوانگەی دروستی ڕیوایەتی ڕووداوەکەوە بۆچوونی ئەوانەی ئیبن مەکتومیان بە قارەمانی ڕووداوەکە داناوە هیچی لەو بۆچوونە زیاتر نییە کە ئێمە لە ڕێی ئەم لێکدانەوەیەوە خستمانە ڕوو. کەوا بێ بەڕەچاوکردنی بنەماکانی هەزر و بیر وا پێویست دەکات بە چاوێکی یەکسانەوە بڕوانینە هەردوو لێکدانەوەکە. لایەنێکی تریش کە جێی سەرنج و تێڕامانە ئەوەیە کە هەندێک لە تەفسیر نووسان لە بری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەلیدی کوڕی موغیرە بە بکەری هەردوو کردداری عەبەسەوە تەوەلی دادنێن. شایانی باسە کردداری عەبەسە لە قورئانی پیرۆزدا لە دوو جێدا هاتووە. یەکێکیان کردداری عەبەسەی ناو ئەم سوورەتەیە ئەوی تریشیان ئەو کردداری عەبەسەیەیە کە لە سوورەتی ئەلمودەثیر هاتووە. دەی ئێستا سەرنج بدەن قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلمودەثیر ئەم وشەیەی بۆ کافرێک بەکارهێناوە جا ئەو کافرە وەلیدی بن موغیرە بێت یان هەر کەسێکی تر. آخر ئەگەر قورئانی پیرۆز لە جێیەکدا دەربڕینی ڕووی گرش کردی بۆ کافر بەکارهێنا بێت چۆن لە جێیەکی تردا بۆ پێغەمبەری خوای بەکاردەهێنێت. ئەو پێغەمبەری خوایی کە هەمیشە دەم بە خەندە بووە و هەرگیز زەردەخەنە لە لێوانی نەتۆراوە. کردداری تەوەلە هەر هەمان شتە. ئەوە تا قورئانی پیرۆز ئەم دەستەواژەیە بۆ فیرعەون بەکاردەهێنێت و دەفەرموێ فتولى فرعون. ڕاستە ئەم کردارە تەنها بۆ فیرعەون بەکار نەهاتووە بەڵام ئەم شێوازە لە دەربڕینی قورئان هەردەم مەبەستی فیرعەونەکان بووە و بۆ فیرعەونەکان بەکار هاتووە. آخر چۆن ڕێی تێدەچێ قورئانی پیرۆز لە ڕێی دوو کردداری یەک بە دوای یەکی ئاواوە باسی خۆشەویستی خوا بکات و ئەم کردارانەی بداتە پاڵ. ئەم دیسانەوە چۆن ڕێی تێدەچێ هەمان ئەو مێزەرەی لەسەری کافرێکی پێچاوە بێت و لەسەری ئەو سەروەرەی بپێچێت. وا دەزانم پێویست بکە مافی ئەگەرێکیش بەوانە بدرێت کە پاڵپشتی ئەم بۆچوونەی دوایی دەکەن. بە گوێرەی ئەم بۆچوونە
بکەری هەردوو کردداری عابەسە و تەوەلا سەروەرمان نییە، بەڵکو ئەو کافرەیە کە چاوی بەڕووی حەقیقەتدا کوێر بوو، وەک کوێر هاتووە و لە بەرامبەر سەروەرماندا ڕووی گرش کردووە، پاشانیش لێی داوە و ڕۆیشتووە. لە حاڵێکدا ئەگەر تەرجیحدەری عیسمەتی پێغەمبەرانە بە هەند وەربگیرێت، ئەوا دەکرێت بەم بۆچوونەش بوترێت ئەگەری هەیە وا بێت. ڕاستیەکەی لە ڕوانگەی ڕیوایەتیشەوە ڕیوایەتێک شک نابم کە ئەم بۆچوونە هەڵبۆشێنێتەوە. اینجا دوای ئەوەش کەواتە لەگەڵ سیاق و سیباخەکەیدا گونجە ئیتر هیچ هۆکارێک نامێنێتەوە وا بکات واتایەکی لەو جۆرە مەبەست نەبوو بێت. مەبەستیشمان لە خستنە ڕووی ئەو شتانەی کە بە محەقق و محتەمەل ناوبراون ئەوەیە کە لە بەرامبەر ئەو بۆچوونەدا کە بە قسەکردنێکی ڕواڵەت بینانە دەربارەی ئەو ئاەتانەی کە بە ناوی گلەی و ئاگادارکردنەوە بۆ پێغەمبەری نازدارمان صلی الله علیه وسلم نازل بوون و بەدەم کوتین لە سەرچاوەیەکی گرنگی دین دەیانەوێ ئەو پاڵپشتیە ئیلاهیە بە هیچ دابنێن و پێگەی پێغەمبەرایەتی لە بەرچاوی عاشقانی ڕێبازەکەی و ئەوانەی بەو پەڕی باوەڕیانەوە دەستیان بە بەرنامەکەیەوە گرتووە بێبنەما و لەرزۆک و جێگرەوەدار پیشان بدەن، دەبێت ئێمە جارێکی تر قودسیەتی ئەو سەرچاوەیە بەگوێی هەموو لایەکدا بدەین، گەرنا باوەڕداران بەو قەدر و قیمەتەوە کە پێغەمبەرەکەیان لە لای پەروەردیگاری هەیەتی زۆر چاک دەیناسن. بەڵێ ئەو مرۆڤێکی بێوێنە بوو، خوای باڵا دەست جەلە جەلال و لە ڕەهەندێکی تەواو جیاوازدا گفتوگۆ و ئاخاوتنی لەگەڵیدا هەبوو. خوای گەورە وحی بۆ دەنارد و ئەویش ئەو پەیامە ئیلاهی وەردەگرت و ڕای دەگەیان. پەروەردیگار هەمیشە ئەم تایبەتمەندی و ئەمنیەت و عیسمەتەی ئەوی دەپاراست، جابۆیە پێویستە وەک قەرزێک وەک حەق و واجبێک لەسەرمان یان هەر هیچ نەبێت وەکو وەفایەکی سەرشانمان ئێمەش بیپارێزین. هۆکاری سەرەکی ئەم جۆش و خرۆش و نەسرەوتنەشمان هەر ئەمەیە، مەگەر چەندە زۆرن ئەو خاوەن ناسنامە نادیارە ناوخۆی و دەرەکی و پەنهان و ئاشکرایانەی لە ڕۆژگاری ئەمڕۆماندا دەیانەوێت ئەو بەژنە باڵایە وەک هەر کەسێکی تری ئاسایی هەڵبسەنگێن و بیخەنە بەرنەشتەری ڕەخنە. بۆیە باوەڕمان وایە کە پێویستە ئەسمەت و عیفەتی ئەو سەروەرە لە شەرەف و ناموسی خۆمان بەرزتر ڕابگرین و تا دەتوانین بیپارێزین و بەرگری لێ بکەین. بەڵام دەشزانین کە هێز و توانامان سنووردارە. بەڵێ هێز و توانامان بەشی ئەوە ناکە کە لە هەموو ئاستەکاندا لەگەڵ ئەو دژمنانەی دین و ئیمان کە لە هەوڵی شێوینانەوەدان بە دەوری پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم و ئەوانش کەوا هۆشیارانەیان بێ ئاگایانە بوونەتە داردەستیان بکەوینە مشتومڕ و بەرپەرچیان بدەینەوە. بەڵێ ئەو هێز و توانایەمان نییە، چونکە کاری ئەوان ڕووخاندنە، هی ئێمەش بنیادنان. ئەوان هێزی زەبەلاحی میدیایی جیهان بەکاردەهێنن، ئێمەش هۆکارگەلێکی بچووکی ڕاگەیاندن، بەڵام لەسەر ئاستی ژیری و زانست، وەک چۆن لە هەموو سەردەم و قۆناغێکدا شکستیان خواردووە، لەمە و دواش هەر هەمان چارەنووس بەشیان دەبێت. ئاخر چونکە ئەو کاری ئەوان دەستیان داوەتێ، جیاوازی نییە لەگەڵ ئەوەی بەری خۆر بە بێژینگ بگیرێت، ئەگەرچی نەشتوانین وەڵامی یەکە بە یەکەی گومانەکانیان بدەینەوە کە لە بنەڕەتدا مەرجیش نییە ئەمە بکەین. بەڵام گەورەکانمان زۆر بە جوانی و پوختی گزارشتیان لەم جۆرە حاڵەتانە کردووە وتویانە خۆ ئەگەر هەر شتێ بووە ڕێ و منیش بەردێکی تێبگرم ئەو کات بەرد لەسەر زەویدا نامێنێت. دەی ئێمەش جارێکی دی هەمان شت دووبارە دەکەینەوە. لێرەدا بابەتێکی گرنگتر هەیە، بێیاد خستنەوەی پێم خۆش نییە بەسەریدا تێپەڕین. لە ڕاستیدا ئەو بابەتەی لێرەدا دەمانەوێت باسی بکەین دووبارە بە وێنەی میلی قیبلە نما و وەک میلێکی هەستیاری سەرنەکەر پەنجە بۆ ئەو زاتە ڕادەچێشێت و ئەو پێشان دەدات. پێغەمبەری سەروەرمان صلی الله علیه وسلم بە جۆرێکی وا هەواڵی لە جیهانەکانی ئەو دی و پەردەی غەیب داوە و ڕووداوەکانی داهاتووی بۆ باس کردوین. هەر دەڵێ ئەم ڕۆمانی دیوە و لەم ڕۆژگارەدا ژیاوە. ئەوە تا لە فەرمودەیەکیدا دەفەرموێت لە ئاخیر زەماندا دووکەڵێک پەیدا دەبێت، ئەم دووکەڵە کافرەکان دەکوژێت و باوەڕدارانیش تووشی هەڵامەت دەکات. ئەو فەلسەفە مادیەی کە حەق و حەقیقەت قبول ناکات، لە ڕووی ڕۆحانیەت و معنەویاتەوە مرۆڤی دنیای کوفر و ئیلحادی کوشت و گومان و دوودڵیشی خستە نێو موسڵمانانەوە. جاییتر حاڵ و ماهیەتی ئەوانەی کەوا ئەمڕۆ دەست بەدەسڕ و خەریکی لوسڕینن بریتیە لەمە. جایەسە دەپرسم ئایا دەکرا بە شێوەیەکی لەمە جوانتر وێنای باری نالەباری مرۆڤی ئەم سەردەمە بکرێت کە لەبەر عەرەبی نەزانی و ناشارەزایی لە وردەکاریەکانی زماندا لە هەوڵی داپۆشینی ئەم نەزانیەدایە بە فڕوفێڵ و لە بەرخۆیەوە کەوتووەتە وڕێنەکردن و قسەی بێبنەمای هاوشێوەی ئێمە تەفسیرمان بەسە ئیتر چ پێویست بە فەرموودە دەکات دەبڕسکێنێ. ئەم مەسەلەیە ئەوەندەش ئاسان نییە کە دەبینرێت. ئەم سیناریۆی کوفرەی کە بە ئەبوو جەهل و عوتبە و شەیبەکان دەستی پێکردووە و لە ڕێی خۆر هەڵات ناسە ڕۆژ ئاواییەکانەوە هەوڵ دراوە بەردەوامی پێ بدرێت و
بە گۆڵدزیێرەکان گوایە بەرگێکی زانستیانەی کراوە بە بەرداو لە ڕێگەی ڤۆڵتێرەکانیشەوە بەشانۆ کراوە لە کۆمەڵە دنیایەکی تردا بەرهەم دەهێنرێت و ڕۆڵەکەشی بەبەری ڕۆڵەی سەرشەقامەکانی ناوخۆمان دەدورن. اینجا هەر ئەوەندەی خوێندیان بەگوێیاندا و پێیان وتن ئادەی سەرێک دەرکەن و خۆتان بنوێنن، ئیتر ئەمانیش چ بەهۆی نەزانیەوە بێدیان سەودای ناوبانگ و دووسێ فلس کە خراوەتە دەستیان دەست لە سەرسنگ بۆ بەجێهێنانی ئەم فەرمانە هەڵدەستن بە جێڕانی ڕۆڵی خۆیان لەم سیناریۆ قێزەوەنەدا. ئێمە قورئانمان بەسە، تەرجومە هەموو شتێکی بڕاندوێتەوە، ئیدیچ پێویست بە عەرەبی زانین دەکات. ئەوە تا ئینسان تەنها بە متاڵاکردنی تەرجومەش دەتوانێت ببێت بە مستەهی. ئەم قسەیە و زۆرێکی تری هاوشێوەی ئەمە تەنها یەک دوو بەڕگەی بچکۆلانەی نمایشکراوی سیناریۆیەکی ئامادەکراوی گەورەیە و چەند قسەیە کە خراوەتە سەردەمی یەک دوو ڕۆڵبینی ئەم نمایشە. بە دڵنیاییەوە بە دواییشیدا دنیای زەبەلاحی کوفر زەمینە پشکنی خۆی دەکات و بارودۆخەکە هەڵدەسەنگێنێ. بۆ هەر ئەوەندەی زەمینەی لەباریان دیتەوە دەگ نەیبیننەوە ئینشاءالله، ئەوە باش بزانن کە قسەکانیان لە سنووری ئەو قسانەدا نامێنێتەوە کەوا ئەمڕۆ دەیکەن. بۆیە لە هەموو کات زیاتر پێویستمان بە زیندووکردنەوەی ئەو ڕێز و ئەدەبەیە کە هەواڵە بەڕێزەکان بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نواندویانە. جا بۆ ئەوەی ئەم خاڵە وەک شعورێکی زیندوو لە ناخماندا ڕەگدا بکتێت و ببێتە بەشێکی دانەبراوی سروشتمان، ئەوە پێویستە زۆر بە باشی شارەزای عیسمەت و ئەمنیەتی پێغەمبەری خوا ببین و بە شێوەیەک لە دەروونماندا جێی بکەینەوە گەردیلەیەک پێچەوانەی ئەوە نەیەت بە مێشکماندا. ئەوە تا هاوڵان دەفەرمون کاتێک گوێبیستی پێغەمبەری خوا دەبووین ئەوەندە بە وردی و سەرنجەوە گوێمان ڕادەگرت دەدوت باڵندە لەسەر سەرمان نیشتووە و ناجوڵین نەبادا بفرێت. قسەکانی حەزرەتی ئەبوبەکر حەزرەتی عومەر ڕەزای خۆیان لێبێ لە حەزوری پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم زۆر دیاریکرا و سنووردارە. ئاخر چونکە ئەوان دەیانزانی لە حەزوری پێغەمبەرێکدان کە بە وەحی پاڵپشتی دەکرێت. گوێگرتن لەو وەک گوێگرتن وایە لە متەکەلیمی ئەزەلی، چونکە ئەو وەحی دەهات لە ڕێگەی ئەو ویژدانە بێگەرد و دەروونە سازگاریەوە وەک چۆن بە پاکی و سافی هاتبوو ئاواش بەو شێوەیە پەخش دەبووە. هەر بۆیە ئەوانەی دەیناسی تەنها ئەوەندەیان پێدەکرا. ئەو قسانەی لە پاڵ سوڵتانی پەیو و گفتاردا دەکرێت هی هەرچێ بێت زیادەڕۆییە. جا ئەو کاتەی ئێمەش گەیشتبێتە ئاسی تێگەیشتنی هاوڵان هەمان شت دەکەینەوە و تەنها گوێبیستی ئەو نازدارە و وتە پڕ لە عەقڵ و گەوهەرەکانی دەبین. ئیتر لەم ڕێەوە هەوڵ دەدەین چارەی دەردەسەریەکانمان بدۆزینەوە. لەلایەکی ترەوە بێڕێزی نواندن بەرامبەر بە فەرمایشتە شیرینەکانی و نکۆڵیکردنی سونەتە پاک و بێگەردەکەی پردێکی درێژەوە بووە بەرەو کوفر. ئەوانەش کەوا هاتوچۆی سەر ئەو پردەیان کردووەتە نەریت و سەرگەرمی گەڕانن تیایدا ئەم ڕۆژ نەبێت سبەی لە ڕێچکەی بازنەی حەزرەتی محەممەد صلی الله علیه وسلم دەپسڕێن و پەیوەندی دەکەن بە ڕیزی ئەبوو جەهلەکانەوە. لە ڕاستیدا ئەم جۆرە بیرکردنەوەی زۆر مەترسیدارە. ڕێگەچارەی ڕزگاربوونیش لەی ناسینی پێغەمبەری خوایە بە هەموو لایەنەکانیەوە. یەکێکیش لە گرنگترین لایەنەکانی بە دڵنیاییەوە مەعسوومیەتەکەیەتی. دینیش بە هەموو لایەنەکانیەوە هەر دەڵی لەگەڵ مەعسوومیەتی ئەو سەروەرەدا ئاوێتە بووە. کردنەوەی هەر کەلێنێک لەوێدا بەواتەی دەستدانە گەورەترین کاولکاری دێت لە دیندا. هەر بۆیە بە پێویستمان زانی کە بە بایەخ و هەستیاریەوە هەڵوێستە لەسەر ئەم بابەتە بکەین.